ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی هەینی سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. ئاشکرابوونی جەنایەتەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە شاری کرماشان، باردەوامی هێرشی چەکدارانی سەر بە حکومەتی سووریا بۆ سەر ڕۆژئاوا، باردەوامی ناڕزایەتیەکانی خەڵکی باکووری کوردستان دژ بە هێرشی چەکدارانی حکومەت بۆ سەر ڕۆژئاوا، دەستدرێژی جنسی بۆ سەردەست بە سەرکراوانی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبار و دەست بە سەرگرتنی ناوەندە پزیشکیەکان لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیم. ئاشکرابوونی جەنایەتەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە شاری کرماشان. بە پێڕاپۆرتی گەیشتوو، یاریگەی خومینی شاری کرماشان بووە بە جێگەی ڕاگررتنی زیاتر لە 1400 تەرمی ناڕازیانی گیان بەخت کردو و ئەمەش تەنیا بەشێکە لە جەنایەتەکانی کۆماری ئیسلامی لە کوردستان. بە پێوانانەی کە بەدەستمان گەیشتون، کۆمەڵێکی زۆر لە بریندارانی ڕاوتی ناڕزایەتیەکانی خەڵک لە ئێران و کوردستان بۆ ئەو شوێنە ڕاگوێزراون و پاشان کاتێکیش هێشتا زیندوو بوون. ئەندامێک لە جەستیان وەکو گورچی لەو دڵیان دەرهێنراوە. بۆ تێسەر چاوەگادارەکان هێزەکانی سوپای پازاران حەشتی شعبی و فاتمین ڕاستەوخۆ لە ئەم جەنایەتەدا بەشداریان کردووە. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە بەهۆی زۆربوونی تەرمەکان ڕژێمی کۆماری ئیسلامی توانای شاردنەوەی جەنایەتەکانی نەبوو پاش چاکبوونەوەی هێڵی ئینتەرنێت بە شێوازێکی سنووردار ئەم جەنایەتی ڕژیم ئاشکرا کراوە. بەردەوامی دەست بە سەراگرتن و ناڕوونی چارەنووسی چالاکێکی سنفی خەڵکی شاری هەرسین. بەپێی راپۆرتی گەیشتوو، چالاکێکی سنفی خەڵکی شاری هەرسین سەر بە شاری کرماشان سەرڕای تێپەڕبوونی زیاتر لە 2 هەفتە لە دەست بە سەرکردنی هێشتا چارەنووسی دیار نییە. بەپێی دوایین زانیاریەکانیش ناوبراو ڕۆژی پێنجشەمە 18 بەفرامباری 1404 هەتاوی ئەو کات لەگەڵ خۆپیشاندانەکانی خەڵک لە شارە جیاوازەکانی کوردستان و ئێران لەلایەن هێزەکانی تڵاعاتی سوپای پازارانەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی و ناوەندە کراوە. شایانی باسە سەرڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دەست بەسەرکراوە زانیاریەک لە بەردەستدانیە. بەردەوامی هێرشی چەکدارانی سەر بە حکوومەتی سووریا بۆ سەر ڕۆژئاوا، بە پێوێنانی کا بەدەستمان گەیشتون سەرڕای ئەگەری ڕێکەوتنی حکوومەتی سووریا لەگەڵ ئیدارەی خۆسەری ڕۆژاوای کوردستان، چەکدارانی سەر بە حکوومەت بەردەوامن لە هێرشەکانیان. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە چەکدارانی حکوومەت شەوی ڕابردوو بە چڕی ناوچەکانی دەوروبەری شارەکانی کۆبانێ و ڕەققە و هەروەها چەندین شاری دیکەش لە ڕۆژاوای کوردستانیان بڵین بۆردومان کردووە. بە پێی راپۆرتی ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی سوورای دیموکراتیک، ماترسیەکی زۆری زیندوو بوونەوەی شانە نستوەکانی داعشیش لە ناوچەکەدا لە ئارادایە و تەنانەت لە هەندێک لە شارەکانی وەکو ڕەقا دیسان بە ئاشکرا سەریان هەڵداوەتەوە. بەردەوامی ناڕزایەتیەکانی خەڵکی باکووری کوردستان دژ بە هێرشی چەکدارانی حکوومەت بۆ سەر ڕۆژئاوا. بە پێی راپۆرتەکان، کوردانی باکووری کوردستان لە شارەکانی ئامەد و چەندین شاری دیکە دژ بە هێرشی چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا ڕژاونەتە سەر شەقامەکان. بە پێوێنانی کا بەدەستمان گەیشتون، خەڵکی ناڕازی بەوتنەوەی دروشم دژ بە ڕژێمی جنایەتکاری تورکیا و هەروەها چەکدارانی تەحریرولشام ئەو شانەکانی داعشیش خوازیاری کۆتایی هاتنی هێرشی ڕژیم بۆ سەر خەڵکی ڕۆژاوای کوردستان و پشتیوانیەکانی لە حکوومەتی سووریا بوون. هەوکات هێزە سەرکوتگەرەکانی حکوومەت بە گازی فرمێس ڕێژ هێرشیان کردوە سەر ناڕازیان و بۆ هۆیەشەوە کۆمەڵێک لە خۆپیشاندەران بریندار بوون. شایانی باسە لە ڕۆژانی ڕابردوودا کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتیانی باکووری کوردستان بە مەبەستی پشتیوانی لە خەڵکی ڕۆژئاوای کوردستان سنوورەکانیان تێکشکاند و بەهانەی خەڵکەوە چوون. دەستدرێژی جنسی بۆ سەردەست بە سەرکراوانی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبار. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ڕژێمی کۆماری ئیسلامی پاش دەست بە سەرکرانی بەشداربوونی خۆپیشاندانەکان لە ئێران سەرڕای ئەشکەنجە و ئازارێکی زۆر دەستدرێژی جنسیان کردوە سەر ناڕازیان. بەو تێسەرچاوەکانی هەواڵ بنەماڵێ و دەست بە سەرکراوانە کە لەلایەن هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامیەوە ئەشکەنجە دراونیان دەستدرێژی جنسیان کراوەتە سەر. ڕوبەڕووی گوشارێکی زۆری ناوەندە ئەمنیەکانی ڕژێم بوونەتەوە و پەیان ڕاگەیەندراوە کە ئەگەر ئەم بابەتە بڵاو بکەنەوە لەلایەن دەستگای قەزای ڕژیم و دۆسیەکەیان بۆ دۆسییان بۆ ساز دەکرێت و
هەروەها ئەگەریشی هەیە دیسان دەست بەسەر بکرێنەوە. جێگای ئاماژەیە لە ساڵانی ڕابردوودا و لە ڕەوتی ناڕزایەتیەکانی دیکە لە ئێران و کوردستان هەموو کات ڕژێمی جنایەتکاری ئیسلامی ئەم کردەوەی ئەنجامدا و تەنانەتیش کۆمەڵێکی زۆر لە دەست بەسەرکراوان بەهۆی ئەوەوە کۆتاییان بە ژیانی خۆیان هێناوە. داخوازی دەست لە کار کێشانەوەی خامنەیی لەلایەن چالاکانی ئێرانی دەرەوەی وڵات. ڕۆژی ڕابردوو 18 چالاکی مەدەنی ئێرانی لە دەرەوەی وڵات لە بەیاننامەیەک داخوازیاری دەست لە کار کێشانەوەی خامنەیی لە پۆستەکەی بوون. واژۆکارانی ئەم نامەیە کە بەشێکیان بریتین لە عەبدولعەلی بازرگان، سروش دەباغ، فاتمە شەمس، ڕەزا عەلیجانی و محەممەد عەلی کەدیور و حەسەن یوسفی ئەشکوری ببورن. لە نامەیەکدا ئاماژە بۆ دەکەن کە دەست لە کار کێشانەوەی خامنەیی لە پۆستەکەی ئەبێتە هۆی تێپەڕاندنی حکوومەتێکی دیکتاتۆری و دەزێنانی دەوڵەتێکی سیکۆلار. لە بەردەوامی نامەکەیانیشدا واژۆکاران وێڕای سەرخۆشی خۆیان لە بنەماڵی گیانبەخت-کردوانی ناڕزایەتیەکان جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە لە ئەگەری مانەوەی خامنەیی ئەگەری هەیە هێرشێکی بەرفراوان بکرێتە سەر ئێران و بۆ هۆیشەوە زیانێکی زۆر بەر هاوڵاتیان دەکەوێت. دوایین هەوڵ دەست بە سەرداگرتنی ناوەندە پزیشکیەکان لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە. بە پێی دوایین راپۆرتەکان پاش خۆپیشاندانی خەڵک لە ڕۆژەکانی 18 و 19 بەفرامباری ئەم ساڵ هێزە ئەمنیەکانی ڕژیم دەستیان بەسەر کۆمەڵێکی زۆر لە ناوەندە پزیشکیەکاندا گرتووە. بە وتەی سەرچاوەگادارەکان هێزە ئەمنیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە گۆڕینی شیفتی هاتوچۆی کادری دەرمان و هەروەها دیاریکردنی سەعاتی کاری نەخۆشخانەکان دەیەوێت هەموو کارەکانیان لە کۆنتڕۆڵی هێزەکانی ڕژمدا بێت و هەروەها بتوانن پاشان کۆمەڵێکی زۆر لە برینداران دەست بەسەر بکەن. شایانی باسیشە کە تاوەکو ئێستا ژمارەیەکی زۆر لە برینداران لە شارەکانی وەکو زەنجان، شیراز، ئیسفەهان، تاران و چەندین شاری دیکەش لەلایەن هێزەکانی ڕژیمەوە ڕفێنراون و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیم کراون. بەڵای بینەرانی خۆشەویست گەشتی وڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.